دەبینەوە لەسەری ساڵێک لە تەمەنمان ڕۆشت و ساڵێک لە مردن نزیک بووینەوە. پارەکە ئەم کاتە ساڵێک تەمەنمان زیاتر بوو، ساڵێک زیاتر لە مردن دوور بووین. بەڵام ئێستا ساڵێک تەمەنمان ڕۆشت. بەڵام لەگەڵ ئەوەدا کە ساڵێک تەمەنمان ڕۆشت و ساڵێک لە مردن نزیک بووینەوە، هەندێکمان هەڵدەپەڕین، هەندێکمان ئاهەنگ دەگێڕین، هەندێکمان گۆرانی دەڵێن و گوێ لە گۆرانی دەگرین و بەشداری جەژنێک دەکەین، جەژنی ئەوانەی کە دەڵێن خوا لەدایک بووە یا کوڕی خوا لەدایک بووە، نەعوذ بالله. عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە هاتە قسە لە قورئانی پیرۆزا باس کراوە، یەکەم شتێ فەرمووی قال ئینی عەبد الله، فەرمووی من عەبدی خوام، نەیفەرموو من خوام، نەیفەرموو من شەریکی خوام. بەداخەوە لە مردن نزیک دەبینەوە، تەمەنمان ڕۆی، بەڵام لەگەڵەوەدا ئێمە بەشداری جەژنێک دەکەین کە دەڵێن خوا لەدایک بووە یا کوڕی خوا لەدایک بووە. شەرمەزاریە بۆ ئێمە. ئەوان لە جەژنی قوربانە هاتن وەکو ئێمە حەیوان سەربڕن، ئەوان بەشداری جەژنەکانی ئێمەیان کرد، نەخێر، بەستە نا ئێمەین ئەوەندە نەفامین. بۆیە ئاگاداری خۆمان بین. والله پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی من دەیزانم دەربارەی قەبر و قیامەت ئەگەر ئێوە بیزانن کەم پێ دەکەنن، زۆر دەگرین. چ جای تۆ بڕۆی حەفلە بکەیت و هەڵپەڕی گەنجی خۆشەویست، ئەگەر لەو شوێنە مردی، لەو ئاهەنگەدا مردی، تۆ ئاخر خێر نیت. مسلمانی مەڵێ من نیەتم پاکە، نیەت نایخوا کردەوەکەت ئەوەی کە خوا لەسەر من و تۆیە نووسێ قسەکان و کردەوەکانمانە، تۆ بە کردەوە ڕۆشتی، تەواو ماوە لەسەرت. نیەتت چییە؟ نیەتت حەجە عومرەیە، تاوانە چییە و خۆ دەزانی. گرنگەوە کارەکەت هەڵەیە، کارەکەت تاوانە. لە خوا بترسن، تەقوای خوا بکەن. لە سەرەتای ساڵی 2023 دا پارەکە کەسانێکە بوون لە سەرەتای ئەم ساڵەدا کە خەریکە کۆتایی پێدێ، حەفلەیان کرد، ئاهەنگیان گێڕا، ڕەقس و هەڵپەڕکێیان کرد، ئافرەتان خۆیان سافیرە کرد و خۆیان بە شێوەیە دەرخست کە خوای گەورە پێی خۆش نییە و نوێژیان واز لێ هێنا کەسانێکی زۆر. بەڵام ئێستا حالیەن ئەوان لەژێر خۆڵدان، ئاهەنگیان گێڕا، ڕەقس و سەمایان کرد بۆ ئەوەی کە ساڵی 2023 هات، بەڵام کۆتاییەکەیان نەبینی. ئێستا وەڵڵاهی پەشیمانن لەوەی کە لە دنیادا ئەنجامیاندا. نوێژیان نەکرد، خۆیان نەناست. یا لەیتەنی قەدەمت لحەیاتی، ڕۆژێک دێت پەشیمان دەبینەوە، دەڵێن خۆزگایە زیاترمان بۆ قیامەت بکردایە، زیاتر هەوڵمان بۆ ئەم ژیانە بدایە. ئەوانەی کە پارەکە دڵخۆش بوون، لە هەموو ئاهەنگێکا بەشداریان کرد، خۆیان سافیرە کرد و قژیان کردەوە، وەڵڵا ئێستا پەشیمانن، تازە مردن. کەواتە با بە خۆماندا بچینەوە. چێ دەڵێ کۆتا ساڵی ئێمەشنی ئەم ساڵی 24ە، هەروەکو چۆن کۆتا ساڵی هەزارەها و ملیۆنەها کەس بوو. کەواتە با بە خۆماندا بچینەوە. لە ساڵی 23 دا کە بەرەو کۆتاییەکەی دەڕۆین، کە ئەمڕۆ ئاخر وتارە، ئاخر خوتبەیە لەم ساڵەدا. بەلایەنی کەمەوە گوێمان لە 52 خوتبە گرت، بێجێ لە محاضراتی مانگی ڕەمەزان و کاتەکانی تر. 52 جومعەمان کرد لە ساڵی 23 دا بە فەزڵی خوای گەورە. بەڵام لەگەڵەوەدا بەداخەوە زۆرێکمان نەگۆڕای، ئیمانمان زیادی نەکرد، خێر و چاکەمان زیادی نەکرد، تەقوامان زیادی نەکرد، بەڵکو خراپتریش بووین. خوای گەورە باسی ئیماندار دەکات، دەفەرمێ کاتێک گویان لە قورئان دەبێ بەسەریانە دەخوێنرێتەوە، ئیمانیان زیاد دەکا. ئەکرێ ئێمە بە هەزارها خوتبە گوێمان گرتووە، ئێستش هەر خراپین، هەر بە خۆماندا ناچینەوە. خوشکی بەڕێزم گوێت لە هەزارها وتار بووە، ئێستش سافیرەی ئەمە سەری ساڵ و ئەمە نەورۆز و ئەمە حەفلەی فڵانە و ئەمە ئاهەنگی فڵانە و ئەمە مارەبڕینی فڵانە و ئەمە ژنگواستنەوەی فڵانە. ئەی تۆ کەی خۆت داپۆشی؟
ئەگەر لەو شوێنە مردی چەند کەسان بینین نەبینی بەدەم گۆرانیەوە مرد بەدەم قورئان خوێندنەوە مرد بەدەم تاوان و یا بە چاکەوە مرد ژیان سیقەی نییە و تەمەن سیقەی نییە کەواتە با بە خۆماندا بچینەوە والله وەکە لە دوای مردنمان دڵخۆشمان دەکا یومە ينظر المرء ما قدمت يداه خوای گەورە دەفەرمێ خەڵکی لە قیامەتە ئەوەی کە پێشی خستەوە هەمووی دەبینێ بۆیە بەداخەوە گوێمان لە وتارێکی زۆر گرت بەڵام هەندێکمان پار و پێرا لە ئێستا باشتر بووین لە کاتێکە سەتەها ئایەت و حەدیثیشمان بۆ خوێنرایەوە بەڵام هەر خراپ بووین کەواتە ئێمە ئەگەر وابین کەسێکی فاشلین ئەبێ بە خۆماندا بچینەوە ئەبێ زیاتر ڕووبکەینە خوای پەروەردگار چونکە ڕۆژێک دێت بەرە ڕووی کردەوەکانمان دەبینەوە باش بێ یا خراپ بێ وەڵڵی چیمان کردووە چیمان وتووە ئەوەی خوا لێمان خۆش نەبووی بۆ داوای دڵخۆشبوونمان لە خوا نەکردبێ هەمووی دەبینینەوە کەواتە دڵخۆش مەبە ساڵێک لە تەمەنت ڕۆشت بە بەتاڵی دڵخۆش مەبە هەڵمەپەڕە هەڵمەبەزەرەوە بۆی کە ساڵێک لە مردن نزیک بوویتەوە بەڵکو خۆت بە شەرمەزار بزانە لای خوای گەورە ئەوە ئینسانی ئیماندارە خۆشەویستان لە ساڵی 2023 کە ئێستا لە کۆتاییەکەی داین کەسانێکی زۆرمان لە خۆشەویستەکان و ئازیزەکانمان دفن کرد و شادیانمانەوە خوالیان خۆش بێت ڕۆشتن چەند کەسمان ناشت ئەم ساڵ لە ئازیزەکان و خۆشەویستەکانمان و کەس و کارەکانمان ڕۆشتن بەڵام ئێستا هیچ شوێنەوارێکیان نییە مەگەر وێنەکانیان ببینین یا بڕۆین پارچەیە خۆڵ قەبرەکەیان ببینین تاو ئاسەواریان نەما شوێنەواریان نەما خۆشەویستی ئێمە بوون ئازیزی ئێمە بوون خوالیان خۆش بێ ئێستا مەگەر وێنەکانیان بۆ یادگاری مابێ یا کۆمەڵێ خۆڵ هیچیش نابینی لە ژێرەوە بۆیە دڵنیا بە ئێمەش ڕۆژێک دێت دەبینە یادگاری و دڵنیا بە کە ساڵی 24 دێ کەسانێکی زۆر لە ئێمە دەخرێنە ژێر خۆڵەوە بەخوای سە خەڵکەیە خۆی حازر کردووە ناگاتە 24 بەخوا خەڵکەیە 25 نابینێ 2025 بە تەمای مردن نییە نەخوا دەناسێ نە عیبادەت بۆ خوا دەکا نەباچی هەیە لە قەبر و قیامەت وەڵڵاهی 2025 هاتووە ئەو لە ژێر خۆڵدایە لەوانە ئێمە تیابین ئەوانەی کە پارێکە مردن خۆ ئەم ساڵ مردن زۆرێکیان گاڵتیان بە مردنە هات بە تەمای مردن نەبوون بە تەمای ژیان بوون ئەم ژن بێنێ ئەو تەعین بێ ئەو خوێندن تەواوکە بەڵام هەمووی مرد خوالیان خۆش بێت کەواتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم 5 شت هەیە لە دەستی مەدە پێش ئەوەی 5 شت بێتە پێشەوە حياتك قبل موتك حتى لجيان داي هول بدا بيش وي مردن بي كان مردن هات يك شركه مجالك بين ادري والله مجاري لا اله الا الله كان بين ادري او انت تمنى دريش كري تنابل لا اله الا الله كان بيشتر نتوت بيت كواتا مردن بيت بو امام السعيد كوري جبير رحمتي خوالي بيت فرمي همو روجيك بو ايمان دار كتيدا دجيو نامري غنيمو دسكوتيكا اسباسي خوابك كزيندوي اما غنيمو دسكوتك لدستي مدى دڵنیا بە ڕۆژێک دێت پەشیمان دەبیتەوە یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بیت الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان لە تێپەڕبوونی ساڵان کاتێککە ساڵەکان دێ و دەڕوات دەرز و عیبرەت و ئامۆژگاری تایە بۆ ئەو کەسانی کە لە خوا دەترسن بۆ کەسانی کە عاقڵ و ژیرن یعنی چه قیمەتێکی هەیە ئەم دنیایە کەسێک لە ئێمە کاتێککە دەمرێ ئازیزەکان و خۆشەویستەکانمان شەڕیانە چۆن دەڵێ ئەو دەڵێ بیدەمن ئەو دەڵێ بیدەمن لەسەر ئەوەی کە خۆڵ بکەن بەسەرماندا مسابقە دەکەن پێشبڕکێ دەکەن خاکەناز و بێڵ لە دەستی یەکتری دەسێنن بۆ ئەوەی کە خۆڵ بکەن بەسەرمانە ئەو کۆتایی ئەم ژیانەیە بۆیە ئینسانی عاقڵ و تێگەشت و تێدەگات ڕۆژێک دێت لەم دنیایەدا ئاخر ڕۆژی ئێمەیە کە شەومان کردەوە بەیانی ناکەینەوە و شەوێکیش دێ ئاخر شەوی ئێمەی لەم دنیایەدا شەوی دوایی لە قەبرستانی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریە دەفەرمێ الجنة أقرب إلى أحدكم من شراك نعله والنار مثل ذلك بەهەشت و جەهەنم
هەردووکیان لە ئێوە نزیکن وەکو قەیتانی پێڵاوەکانتان. پێڵاوەکەت کە قەیتانی هەیە چەندێ نزیکە لێتەوە. بەهەشت و جەهەنمیش ئاوە، واتە چوونە بەهەشتی تۆ چوونە دۆزەخی تۆ ئاوە نزیکە. ئاگادار بە خۆتا بچۆرەوە. چونکە ئینسانی عاقڵ و زیرەک و تێگەشت و بیر دەکاتەوە دەڵێ ئای ئەم ساڵە بۆ ئەوەندە زوو تێپەڕی، کابراوتی دوێنێ سەری ساڵ بوو. یعنی شتیوا دەبینی دەڵێ ئەمڕۆ گەشتە ساڵێک یادی فڵان شتە، سوبحان الله تۆ دەزانی دوو سێ مانگە ساڵێک تێپەڕی بەسەر مردنی فڵان کەسە. کاکە لەکوێ ساڵێک دەبێ هەر نازانی تەمەن چۆن ڕۆشت. دەبیرێ بکەرەوە دڵنیا بە ئەو تەمەنەت ڕۆژ بە ڕۆژ کۆتایی دێت. وەڵای کاتێککە ئێستا خودبەمدا تەمەنمان لە ئێستا درێژتر بوو. وەڵایش کاتێککە نوێژ دەکەین ئێستا تەمەنمان درێژتر لەو کاتێککە نوێژی جومعە دەکەین. کەواتە دەقە چرکە بە چرکە سانی بە سانی لە مردن نزیک دەبینەوە. کەواتە با بە خۆماندا بچینەوە. لە دوای مردنمان کێ هەیە فریامان کەوێ، کێ هەیە ڕەحمان پێ بکات جگە لە خۆی گەورە. دەبێ خۆمان ماندووکەین، خۆمان ئیلاکەین بۆی کە لە دوای مردنمان ئینشەڵڵا دڵخۆش بین. خۆشەویستان پێویستە سپاسی خوا بکەین لەسەر ئەوەی کە تەمەنمانی درێژ کرد ئێمە لەم ساڵەدا نەمردین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كاتك بيانيان لخول دصادي فرمو الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور. الحمد لله أخوة أصفاص بوتو كتمني إيمت راقت كإيمت هيشتوا إيمت بزيندوي هيشتوا نمردين دوايا ويك خوتي نوكم مردن وايا دوايا ويك خوتي نوكم مردن وايا إيمت زيندو كردوا خوش بيستي خوا صلى الله عليه وسلم بيانيان سباسي خواي دكر كان نمردوا توش سپاسی خواه بکە ئەم ساڵ تەمەنی پێدای بەڵام ساڵێتر سیقەی نییە. کێ دەڵێ 24 کۆتا ساڵی من و تۆ نییە. کەواتە بە خۆتا بچۆرە و سپاسی خواه بکە بەردەوام بڵێ خوایە گیان ئاخرم بەخێر بگێڕی، بەردەوام هەوڵ بدە چونکە ژیانی من و تۆ لە پڕا کۆتایی دێ. مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ کاتێ هات پرست پێ ناکە، کاتێکە هات ناڵێ بڕۆ وەسیەتەکانت بنووسە، ناڵێ بڕۆ خواحافیزی لە ماڵ و مناڵت بکە. یەک سەرکاتێ دەزانی بەرچاوی کەس و کارەکەتەوە دەدەی لە زەوی کۆتاییت پێ دێ. ئەوە ژیانە. با عیبرەت و دەرز و ئامۆژگاری وەرگرین. خۆشەویستان ژیانمان فرسەتێکە، دووبارە بوونەوەی نییە. یەک جار تەمەنمان پێ ئەدرێ لەم دنیاەدا کەم یا زۆر. گەنجە خۆشەویستەکان خۆ ئەوەندەی گەنجەکان دەمرێ پیرەکان و بە تەمەنەکان نامرێت چونکە هەموو کەسێ ناگاتە پیری، هەموو کەسێک ناگاتە تەمەنی ئەختیاری و پیری. ئاگاداری خۆمان بین ئەم ژیانە فرسەتێکە و دووبارە بوونەوەی نییە. ئەوانەی کە مردن لە پێش ئێمەوە باوکمان باپیرمان دایکمان نەنکمان برامان خوشکمان کەس و کارمان خوالیان خۆش بێ کەسی گەڕایەوە بۆ ژیان بۆی دووبارە چاکە بکاتەوە. خوای گەورە دەفەرمێ کاتێک کەسێک لە ئێوە کاتی مردنی دێ دەڵێ قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت كلا. کەسێک کاتی مردنی دێ دەڵێ خوایە بمگەڕێنەوە بۆ ژیان بۆی چاکە بکەم نەک بۆی کە بۆ خۆم دووبارە بژیمە و کەسابەت بکەم. لعلي أعمل صالحا فيما تركت چاکەم نەکرد خوایە بمگەڕێنەوە بۆ ژیان بۆی چاکە بکەم. بەڵام خوای گەورە دەفەرمێ نەخێر گەڕانەوە نییە. کەس گەڕایەوە لە کەس و کارەکانمان؟ کەس گەڕایەوە نەبەخوا بەخوا ئێمەش کە ڕۆژتی ناگەڕێینەوە. فرسەتێکە ئەم دنیاە فرسەتێکە و دووبارە بوونەوەی نییە. بۆیە با ئاگاداری خۆمان بین پرسیارەکانی ناوگۆڕ دووبارە بوونەوەی نییە، ئیکمالبوونی نییە. یەک جار دەژیت یەک جاریش پرسیاری ناوقەبرت لێ تەواو کەواتە خۆتی بۆ ئامادەکە. لە دنیادا خوا بە تاک و تەنها بپەرستە شەریکی بۆ بڕیارمەتە باوەڕت بە داروبەرد و قەبرێک نەبێ. خوایەکی گەورە دەست بە دەسەڵاتی ئەم بوونەوەی دروست کردووە چ پێویستە بە مەخلووقێکە لە خۆت لاوازتر و داماوترە. ئەو ناتوانێت بە نەخۆشی مرد خەڵکی چه قەبرەکەی پەرستێ، ئەو خۆی بە نەخۆشی مرد. ئەو داماوە نەتوانێت لە مردن خۆی ڕزگار کاتەوە ڕزگارەکە. ئینسان ئەگەر عاقڵ و تێگەشتە و بیر دەکاتەوە غەیری خوا هیچ کەسێک دەسەڵاتی نییە. خوا بە تاک و تەنها بپەرستە. خۆشەویستاناتی ئەم دنیاە ئێمە هاتوونەتە ئەم دنیاە وەکو ئیمتیحانێک هاتوونە. ئێستا حالین ئێمە لە قاعی ئیمتیحانین، لە پۆلی ئیمتیحانین.
أمش يعني إيما الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. ژیان و مردن دروست کراوە خوای گەورە تاقیمان دەکاتەوە. جا هەر کەسێک چاکە بکە بێگومان سەرکەوتوو دەبێ و لە قاعی ئیمتیحان سەرکەوتوو دەبێ و ناجح دەبێ و دەڕا بۆ بەهەشت. ئەوەشی ناجح نەبێ و ڕاسب بێ بکەوێ لە ئیمتیحانی ئەو قاعی کە ئەم دنیایە تایە بکەوێ بۆ جەهەنەم دەڕوات. تەواو ئەوەی کە بەهەشتی بێ دەیباتەوە ئینشاءالله. خوا لەو کەسانەمان بگێڕێ. بۆیە خوای گەورە دەفەرمێ لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون. ئەوەی ئەهلی ئاگر بێ و ئەهلی بەهەشت بێ وەک یەک نییە. ئەهلی بەهەشت بردیانەوە سەرکەوتون سەرفرازن براون کەواتە ئالەم قاعی ئیمتیحانە کە ئێمە ئێستا تێدان لەو ڕۆژەی کە لە دایک بووینە لەو ڕۆژەی کە هاتوونەتەم دنیای بۆ تاقیکردنەوە هاتوونە و لەو ڕۆژەی بالغ بووینە حتا ئەو ڕۆژەی ڕۆح لە لاشەمان دەردەچێت ئێمە لە ئیمتیحانە چرکە بە چرکە سەعات بە سەعات. جا هەر کەسێک دەست بزانە کتابەکەی خۆ چۆن پڕەکەیتەوە وەڵامی پرسیارەکان چۆن پڕەکەیتەوە بۆ قەبر و قیامەتی خۆت ئامادەکە ژیان دووبارە بوونەوەی نییە. تەمەن کۆتایی هات کۆتایی دێ بەگەنجی بە پیری نییە. کەواتە ئینشاءالله با خۆمان ئامادەکەین. خوای گەورە دەفەرمێ وەفعلوا الخەیڕ لعلکم تفلیحون. چاکە بکەن بۆی ڕزگارتان بێ. بە چاکە دەیبیتەوە دوای مردنت یا بۆ بەهەشتە یا بۆ جەهەنەم. کەواتە ئەمڕۆ خۆت یەکلا بکەرەوە. داواکەم لە خوای گەورە میهرەبان ئینشاءالله لەو کەسانەمان بگێڕێ كأهل بهشت بين ولأهل دوزخ بدور بين. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه شفاينا خوشكان من بدي بتایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە. یا ربی خوایە تەمەنمان لەسەر خێر و چاکە درێژکەی. خوایان لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوایان ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی. ئەوانەی منداڵیانی منداڵی باشیان پێبەخشی. ئەوانەی دەردەدارن خوایە دەردیان لەسەر لابەری. ئەوانەی کێشە و مشاکیریان خوایە لەسەریان لابەری. وڵاتی ئێمە لە شەڕ و ئاژاوە و لە زوڵمی زاڵمەکان بەدوورکە یا رب العالمین. آخرمان بەخێر بگێڕی. خوایان بەسەر بەرزی بمانژێنی بمامرێنی. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.